ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری ساقەز، درێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژێم و بەرزبوونەوەی ڕێژەی زیانەکان، ئەگەری ڕاگەیاندنی ئاگربەستێکی کاتی لەلایەن ئەمریکاوە، دەست بە سەرکرانی 20 هاوڵاتی لە شارە جیاوازەکان و بەرزبوونەوەی گوشاری ئەمنی لەسەر هاوڵاتیان، و کوژرانی فەرماندەیەکی هێزی دەریای سوپای پاسداران لە ئەنجامی هێرشەکان بۆ سەر بەندەر عەباس. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز ڕۆژی چوارشەمە 5 خاکەلەوەی 1405 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز لەلایەن هێزەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. بە پێڕاپۆرتی گەیشتوو ئەو هاوڵاتیە بە ناوی ئیبراهیم کەرێمپۆر بە هێرشی هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژێم بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی و بەو پەڕی تونند و توژیەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. شانی باسا کە سەرڕای بە دووەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستدانیە و لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. درێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم و بەرزبوونەوەی ڕێژەی زیانەکان بە پێی دوایین هەواڵەکان هاوکات لەگەڵ ئەگەری دەستپێکردنی دانوستانێکی نوێ لە نێوان ڕژێمی کۆماری ئیسلامی و ئەمریکا. ڕێژەی هێرشەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە بە پەیوەندی کە بەدەستمان گەیشتووە لە ماوەی 26 ڕۆژی ڕابردوودا. ژمارەیەکی زۆر لە پێگەی سەربازی ئەمنی، هێزە ئینتیزامیەکان و هەروەها ماڵە نهێنیەکانی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بوون بە ئامانجی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل و لە ناوچوون. لە هەمان کاتدا کۆگاکانی دروستکردنی موشک، هەڵگرتنیان و هەروەها سەکۆکانی هاوێشتنی موشک و درۆن بە توندی کراونەتە ئامانج و ئەمەش دڵە ڕاوکیەکی زۆری لە ناو هێزەکانی ڕژێمدا دروست کردووە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسانی ڕژێم دوایین هێرشەکان بۆ سەر کۆماری ئیسلامی وەکو کارەساتێک ناو دەبن کە چیتر دەرفەتی گەڕانەوەیان بۆ ڕۆژانی ڕابردوو نییە و ئەمەش بووەتە هۆی کەمبوونەوەی توانای هێزی سەربازی حکوومەت. ئەگەری ڕاگەاندنی ئاگربەستێکی کاتی لەلایەن ئەمریکاوە بە پێی دوایین زانیاریەکان ئەگەری هێز سەرۆک کۆماری ئەمریکا بە مەبەستی بەڕێوەچوونی دانوستانەکان ئاگربەستێکی کاتی لەگەڵ کۆماری ئیسلامی ڕابگەێنێت. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە سەرڕای ئەگەری ڕاگەاندنی ئاگربەستێک لەگەڵ کۆماری ئیسلامی ئەگەری گەیشتن بە ڕێکەوتنێکی ورد و گشتگیر لەگەڵ کۆماری ئیسلامی زۆر کەم و لاوازە. لە درێژەی راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە کە سەرڕای ئەوەی کە ئاگربەستێکی کاتی لەگەڵ کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕاگررتنی ئۆپراسیۆنە سەربازیەکان ڕابگەێنرێت، بەڵام هەموو کێشەکانی نێوان ڕژێم و ئەمریکا زۆر قوڵە و وەکو کێشەیەکی استراتیژیکیش دەمێنێتەوە. دەست بە سەرکانی 20 هاوڵاتی لە شارە جیاوازەکان و بەرزبوونەوەی گوشاری ئەمنی لەسەر هاوڵاتیان. لە ڕۆژانی ڕابردوودا 20 هاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان و ئێران لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بە پراپۆرتەکان لە شاری ئیسفەهان 5 شارومان کە بریتین لە 3 ژن و 2 پیاو بە تۆمەتی کۆکردنەوەی وێنەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژێم و ناردنیان بۆ میدیاکانی دەرەوە، 4 هاوڵاتی لە شاری کرماشان بە تۆمەتی ئەگەری هێرش بۆ سەر بینا حکومیەکان، 10 شارومەندی دیکە لە پارێزگاکانی فارس، ئەلبورز و کرمان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ میدیایەکانی دەرەوەی وڵات دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی هێزەمنیەکان کراون. شانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش زانیاریەک سەبارەت بە دۆخی تەندروستیان و هەروەها شوێنی ڕاگررتنیە و 20 هاوڵاتیە بڵاو نەکراوەتەوە و ژیانیشیان لە مەترسیداە. کوژرانی فەرماندەیەکی هێزی دەریای سوپای پاسداران لە ئەنجامی هێرشەکان بۆ سەر بەندەر عەباس. ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ بە ئامانجگرتنی بینایەک لە بەندەر عەباس، عەلی ڕەزا تەنگیسەری فەرماندەی هێزی دەریای سوپای پاسداران کوژرا. بە پێی دوایین هەواڵەکان لە ڕۆژانی ڕابردوودا هێزی ئاسمانی ئەرتەشی ئەمریکا و ئیسرائیل چەندین هێرشی توندیان بۆ سەردامەزراوەکانی هێزی دەریای سوپای پاسداران لە بەندەر عەباس دەست پێکردبوو کە لە ئەنجامی ئەو هێرشانەدا فەرماندەی هێزی دەریای سوپای پاسداران هاوکات لەگەڵ کۆمەڵێکی دیکەش لە ئەندامانی ئەو هێزە کوژراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش لەلایەن میدیاکانی حکوومەتەوە ئەم هەواڵە ژمارەی ڕاستەقینەی کوژاوان و
برینداران بڵاو نەکراوەتەوە. مەترسی دەستپێکردنی شەپۆلێکی نوێ لە سێدارەدانی هاوڵاتیان لە ئێران. بە پێی دوایین زانیاریەکان مەترسی دەستپێکردنی شەپۆلێکی نوێی لە سێدارەدانی دەست بەسەرکراوان لە ڕۆژانی داهاتوودا لە ئارادایە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا لە نیکەم 2000 هاوڵاتی لە شار جیاوازەکانی ئێران لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بە سەبارەت بە ڕەوەندی دۆستیەکانیشیان زانیاریەکی دروست لە بەردەستدانیە. هاوکات جەخت لەسەرەوە کراوەتەوە کە لە ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەکی بەرچاو لە بنکراوانی تۆمەتە کۆمەڵایەتیەکان لەلایەن حکومەتەوە ئازاد کراون کە ئەمەش ئەگەری هەیە بە مەبەستی گواستنەوەی بنکراوانی ڕۆژانی ڕابردوو بۆ بەندینخانەکانی ڕژیم ئەنجام درابێت. میلیتاریزەکردنی شارەکانی ئێران و بەکارهێنانی لاوان لەلایەن سوپای ڕژیمەوە. بە پێی دوایین راپۆرتەکان ڕژێمی کۆماری ئیسلامی کە تووشی قەیرانێکی گەورە بووە بە بڵاوکردنەوەی گەڵاڵەیەک هەوڵی وەرگرتنی لاوان و گەنجان بۆ بەڕێوەبردننی کارە ئەمنیەتیەکان دەدات. بە پێی راپۆرتی گەیشت و گەڵاڵەیەک لەسەر ناوی بۆ ئێران لە تاران بەڕێوە دەچێت کە ئاماژی ڕێکخستنی لاوان و منداڵانی سەروی 12 ساڵە بۆ کارە ئەمنیەتیەکان. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لاوان و گەنجان لەم پرۆگرامەدا سەرڕای پەروەردەیەکی سەرەتایی لە خاڵە پشکنینەکاندا بەکاردەهێنرێن. لە هەمان کاتدا راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ژمارەی هێزەکانی بەسیج لە شەقامەکانی تاران لە بەرزبوونەوەدایە و ئەگەری هەیە ئەم گەڵاڵەیە لە شارەکانی دیکەی ئێرانیش و کوردستانیش بەڕێوە بچێت. پەسەندکرانی گەڵاڵەیەکی دژ بە پەنابەران لە پەرلەمانی ئەوروپا. ڕۆژی پێنجشەممە 6 خاکەلێوە گەڵاڵەیەک بە مەبەستی سازکردنی چەندین ناوەند لە وڵاتی سێهەم و ڕەوانەکردنی پەنابەران بۆ ئەو ناوەندانە لە پەرلەمانی ئەوروپا پەسەند کراوە. بە پێراپۆرتەکان ئەم گەڵاڵەیە کە بە شێوەیەکی نوێ لە سیاسەتەکانی وەرگرتنی پەنابەران لە ئەڵمانیادایە بە پشتیوانی ڕەوتە ڕاستەکان لەو وڵاتە پەسەند کراوە و لە ماوەیەکی کووردا دەکەوێتە بواری جێبەجێکردن. لە هەمان کاتدا ڕەوتە چەپەکان و هەروەها ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم گەڵاڵەیە بە تەواوی بە پێچەوانی مافی پەنابەران ناو دەبن و ئەخوازیاری هەڵوەشانەوەی ئەم گەڵاڵەیە بوون. بەرزبوونەوەی ڕێژەی قوربانیانی ئیسرائیل بەهۆی هێرشەکانی کۆماری ئیسلامیەوە. بە پێی راپۆرتەکانی وەزارەتی بێهداشتی ئیسرائیل لە سەرەتای دەستپێکردنی شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژ بە کۆمەری ئیسلامی لانی کەم 50,000 شارۆمەندی ئیسرائیلی بریندار بوون. بە پێی دوایین راپۆرتەکان لە ماوەی 24 کات ژمێری ڕابردوودا لانی کەم 2000 شارۆمەندی دیکە ڕەوانەی نەخۆشخانە کراون کە دۆخی تەندروستی زۆربیان لە باشیدا. شایانی باسە کە کۆمەڵێکی زۆرتر و زیاتر لە سەدا 90 بریندارانی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیسرائیل بریتین لە هاوڵاتیانی مەدەنی و منداڵان و ئەمەش بووەتە هۆی هەڵوێستی توندی کۆمەلگای نێودەوڵەتی دژ بە ڕژێمی جنایەتکاری کۆماری ئیسلامی. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتەوەڵەکانم پێشکەشکردن کات و سەدەگی باش بۆ هەمولایەک.